کۆیلا ئەو کەسەیە کە دەگەڕێ ڕۆژ تا ئێوارە ئیشی ئەوەیە وەڵڵا مامۆستا فاتیح ڤیدۆیەکی کردۆ باسی فڵان کەسی کردووە کورە کوڕی باش ئەو کەسەی کە تۆ هەموو عمرت ئاواتە یەک جار چاوت پێی بکەوێ و وێنەیەکی لەگەڵ بگری لە ماڵی هەڵیواسی لە مۆبایلەکەت داینەی من بە فەزلی خوای گەورەگە بمەوێ ناڵم لە ڕۆژەکە بەڵام لە 2 ڕۆژە چاوم پێی دەکەوێت بەس وەڵڵاهی لەبەر خاتی خوا نەمانویستووە بەبیللا نەمانویستووە بۆیە کۆیلا نەعوذ بالله جار هەیە ئیمانەکەی خۆی دەفرۆشێ بۆ پارە بۆ معاشێکی بندیوار خۆی دەکات بە مشریک ئەڵێت جنێوە بەخوا بۆترێ مشکلە نییە بەڵام بەخوا باسی فڵان کەسکەی قبوڵی ناکەم بەخوا لەم ڕۆژانەدا برادەرێک لای حەلاقێک مسەرم چادەکە وتی کوڕێکی گەنجی لێ بووە وتوێتی من فڵان کەسم لە هەموو کەس خۆشتر دەوێت نەعوذ بالله لە خوام خۆشتر دەوێت بەس تاقیم کاتەوە بڵێ باوکت بکوژە بەس تاقیم کاتەوە وەڵڵاهی خوێنی باوکم دەڕێژم بەس کاک فڵان کەس بڵێم باوکم بکوژە نەعوذ بالله ئینسان بگاتە ئەو ڕادەیە ئەمە لەوەچە 50,000 دابێتێ کارتێکی مۆبایلیان بۆ کڕی بێ